خۆشەویستانم ئەم کاتەتان شاد و باندیەی بەڵێن ساڵح هاتنەوە بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی نوێی فەرهەنگ و تۆرەی کوردی. لەم ماوەی ڕابردوودا وەک سەرچاوەکانی هەواڵ لە هەرێمی کوردستانی عێراقەوە ئاماژەیان پێکردووە، وەزارەتی ڕۆشنبیری حکوومەتی هەرێم ڕێگەی گرتووە لە بڵاوکردنەوەی بەرهەمێکی نوێی نووسەر و لێکۆڵەرەوە ئاسۆ جەبار. دۆزەخی حقیقەت کتێبە نوێیەکەی ئاسۆ جەبارە وەک باس کراوە بریتیە لە لێکۆڵینەوەیەکی 500 لاپەڕەیی بە بەڵگە و زانیاری دروست لەسەر سەرجەم ئەو پێشێلکاری و تند و تیژیانەی بەرامبەر ڕۆژنامەوانان و نووسەران و چالاکوانان کراون لە هەرێمەکەدا. سەنتەری میترۆ ڕاگەیاندنێکی لەسەر ئەم مەسەلەیە بڵاو کردوێتەوە و ئەو ناونیشانەشی داوەتێ کە وەک نووسراوە هەر وەزارەتی ڕۆشنبیری مابوو پێشێلکاری بکات. ڕەحمان غەریب ڕێخەری سەنتەری میترۆ تایبەت بۆ ئەم بەرنامەی فەرهەنگ و تۆرەی کوردی دەدوێ. ئێمە کەیسێکمان پێگەیژەم کەیسە تایبەت بوو بە کەیسی کاک ئاسۆ جەبار کە لە بەرەبەرایەتی کتێبخانە گشتەکان ڕێگەی بڵاوکردنەوەی کتێبێکی دەگیراوەکو خۆی ئاماژەی پێکرێمە لە دوانمان لەگەڵ لە بەڕێبەری گشتی کتێبخانە گشتەکان وەرگرت هەندێک تەبریریان هەبوو بۆی کە نەیانداوە کە تەبریرەکان یاسایین، بەڵام پاشەوەی لەگەڵ کاک ئاسۆ جەبار سەر لە نوێ قسەمان کردەوە ئەو باز دەواکە کە دوو مانگە دەستی پێکەن. ئێمە ئەمە بەوەی دانین کە پێچەوانی یاسایە، بەوەی دانین کە ئەمە ڕێگریە لە ئازادی ڕادەربڕین لە هەرێمی کوردستانە، بۆیە سەنتەری میترۆی دانی کردو داوای وەزارەتی ڕۆشنبیری کرد کە دەست بەجێ ئەو ڕوخسەتەی بدرێتێت تا کتێبەکەی بڵاو بکرێتەوە. وەزارەتی ڕۆشنبیری ئێمە ئاگادار کرد کە لە ڕوانگەی پاراستنی مافی نووسەر ئێمە ئەو ڕوخسەتەمان نایەوە، چونکە کاک ئاسۆ خۆی تەقدیمی نەکردو بەڵکو کەسێکی ناردووە لەبەرەوەی ترسی ئەویان هەبووە کە کاک ئاسۆ جەبار نیگەران بێ لەو مۆزوعەوە مافی فۆتێ بۆیە نەیاندا، بەڵام کاک ئاسۆ جەبار باز لەواکە کە ئەمە دەستی پێی کرایەوە و مەسەلەکە ڕقابەیە داهەندێ لەسەر کتێب. ئازیزانم بەرنامەی فەرهەنگ و تۆرەی کوردی زۆری هەوڵدا لەگەڵ دکتۆر کاوە مەحموود وەزیری ڕۆشنبیری لە هەرێمی کوردستانی عێراق و هەروەها کاربەدەستانی تری وەزارەت بدوێ و لێدوانی تایبەت سەبارەت بەم مەسەلەی وەربگرێ و لێ مەخابن هیچێکێ لە پەیوەندیەکانمان دەست نەکەوتن. بەڵام ئازیزان لەم بەرنامەیەدا ئێستا ڕاستەوخۆ برای نووسەر و لێکۆڵەرەوە ئاسۆ جەبارمان لەگەڵا تا بتوانین بەیەکەوە لەم بەرنامەیەدا بڕێک تیشک بخەینە سەر ئەو کتێبە یا ئەو بەرهەمە نوێی. کاک ئاسۆ سەرەتا سوپاسی ئامادەبوونت دەکەم بۆ بەشداریت لە بەرنامەی ئەمڕۆی فەرهەنگ و تۆرەی کوردی. زۆر سپاس کاک بەڵەنجیان، سپاس بۆ بەرنامەکەتان، سپاس بۆ هاوخەمی و هاودەنگیتان. سپاست دەکەم، زۆر بەخێر بێی. کاک ئاسۆ سەرەتا ئەکرێ پێم بڵێ ڕێک ناوەڕۆکی کتێبەکە چی؟ هەرچەندە من لە پێشێکیەکە ئاماژەیەکم پێدا، بەڵام حەز دەکەم گوێگرانی بەرنامەی فەرهەنگ و تۆرەی کوردی لە زاری خۆتەوە بزانن ئەم کتێبەی جەنابەت لەسەر چییە. هەڵبەت ئەم کتێبم ماوەی 3 ساڵە خەریکیم لێکۆڵینەوەیەک و لێکۆڵینەوە لەسەر کۆمەڵێک داتا و کۆمەڵێک بەڵگە و دۆکومنتی زۆر کە لەسەر ئەو هەموو سەرجەم پێشێلکاری و سەرجەمە و تند و تیژیانی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان و نووسەران و بەرامبەر چالاکوانان و میدیاکاران کراوە لە کوردستان و لە جیهان و لە کوردستانیشا بەتایبەتی. من هەوڵێکی زۆر ماوەختی خۆشی من کتێبێکم دە کەسە کۆش سەفەر بۆ شێوازە کارم کردە، شێوازی ریسێرچ و شێوازی لێکۆڵینەوە و شێوازی پشبەستن بە داتا، پشبەستن بە ڕاستی و حقایقەکان، پشبەستن بەو دۆکومنت و بەڵگە و وێنانی کە تا ئێستاکە بەردەستمان کەوتووە. و من بۆ ئەم کتێبە بە حەقەت زۆر سوودم لە ڕاستیەکان وەرگرتووە، لە ڕووداوەکان وەرگرتووە، لە خودی کوردستان و سەنتەری میترۆ و زۆرێک لەو ڕێکخراوانی کە لە بواری مافی مرۆڤ و ئەو ڕێکخراوانی لە بواری ڕۆژنامەنووسان و دیفاع لە ڕۆژنامەنووسان سوودم وەرگرتووە. ئەمە لە سوودی گەورەترم وەرگرتووە لە چیش لەو ڕێکخراوە جیهانی وەکو کامێرانی بێسنووری جیهانی، وەکو CPJ، وەکو ئەمنستی ئینتەرناشناڵ، هەموو ئەمانە راپۆرتی زۆر ورد و درێژ بە چەندین زمانی دنیا بڵاویان کردوەوە لەسەر ئەو پێشەکاریانی کە بەرامبەر ڕۆژنامەنووسان و چالاکوانان و ئەوانە ئەکرێ لە هەموو دنیاە و بەتایبەتی لە کوردستانە کە من تا ڕادێک تیشتم خۆتە سەر کوردستان ئیشی جدی لەسەر ئەوە کردووە کە مافی ڕۆژنامەنووسان و تۆ تیژ بەرامبەر ڕۆژنامەنووسانەکە و بەڵگە و دۆکومنتی زۆر سیا لەو بارەیەوە. کاک ئاسۆ ینی وەکو گوێمان لێ بوو کاک ڕەحمان غەریب ڕێکخەری سەنتەری میترۆ ئاماژە بەوە دەکات بیانوەکەی وەزارەتی ڕۆشنبیری ئەوە بووە کە بۆ خۆت بە فەرمی یاخوو بە ڕاستەوخۆ داوای ئەوە نەکردووە کە ئەو کتێبەت لە چاپ بدرێ کەسێکی تر داوای کردووە. پێ دوایە ئەوە کرۆکی کێشەکە بێ؟ بەڵێ هەڵبەت زۆر سوپاسی سەنتەری میترۆکەم بەجددی هاوخەم و هاودەنگم بوونەوە و برادرانە زۆر بەجددی کار لەسەر
تا لەسەر هەموو پێشەکاریانەکەن کە بەرامبەر ڕۆژنامە نووسان نووسەرانەکرێ و بەجددی ئیشی بۆکەنەوە زۆر گرنگە من زۆر سپاسیانەکەم و لەلایەکی ترەوە بە حقت باش و پەیوەندیان کردو بە منەوە ئەم دەستیە تقریبانەوە 2 مانگە من دەستی بە منەکەن کتێب تەواو بووم لێرە من هەموو شتێکم تەواو کردووە پەیوەندیم پێوە کردوون کتێبم ناردووە بە لە ڕێی چاپخانەیەکی گەورەوە کتێبەکەم بۆ ناردوون یعنی هیچ کێشەیەکمانی ئێستا ئەمانەیانوێ لە ڕێی ئەمەوە بڵێن وەڵا ئێمە لەبەر ئەوە نەمان کردووە کە شتێکی وا بووە یانە جنا نەمانە کرد بەڵام کتێبەکان خوێنێتەوە من ئاگادار بم کتێبەکان خوێنێتەوە کە خوێنیانەتەوە دوای ماوەی گوتیانە ئەگەرم کتێبە دەرکەین هەمومان ئەگەرم کتێبە ڕێبم کتێبەی بڵاوێتەوە هەمومان دەرەکەن لەم دەستگایە یعنی حکومەت ڕۆحی چووە لە کتێبەکە ئاخر ئەمە هیچ معقولەتی تیانە من وەخت کاتی خۆی بە حقت بە تەلەفۆنێک ژماری سپاردنمانە وەرەگری یعنی ئەوەندە کێشەیەکمان نەبووە لەگەڵ ژماری سپاردن و لە ڕێپێدان و ئەمانە جا لە هەموو دنیاە شتێک نییە بەلاوی ژماری سپاردن و حکومەت بیان ئەم شتە هینەکان دانهێنا لە سەردەمی فاشیت و لە سەردەمی ستالین و لە سەردەمی سۆڤێتی جاران و لە سەردەمی سەدام حوسێن و لە سەردەمی دیکتاتۆرەکان ئەم شتە هەیە تۆ حکومەت ڕێت پێ با کتێبەکە دەرکەی یان نەیکەی بەجددی من قسەیەکم هەیە لەسەرەوە من بەختەوەرم کە ڕێم پێ نایە کتێبەکە دەرکەم لەبەرەوەی دڵنیام شتێکم و تۆ بەدڵیەوان نییە دڵنیام دنیایەک بەڵگەیتیایە کە ڕێک دژی بیرروڕاکانی ئەوانە کە ڕەنگە بیرڕاکانی ئەوان پێم تا ئەم چەند ساڵە بیرڕاکانیان بەدەخەوە بیرڕایەکی زۆر سەقەت بوو بەرامبەر ڕۆژنامە نووسان بیرڕایەکی زۆر خراپ بوو بەرامبەر مافی مرۆڤ و لە هەموو دنیاشە بەجددی لە هەموو دنیا دەسەڵاتی کوردی لەو ماوەیە بەجددی و تا ئێستاش بۆ ناسراوە کە مافی مرۆڤ و مافی ڕۆژنامە نووسان و هەمومانە پێشە دەکا ئایا هەرمەنم ئەو قسەیەکەم نەخێر دنیایەک ڕێکخراو هەیە دنیایەک ڕێکخراوی جیهانی قسەی لەسەر ئەم شتانە کردووە کەواتە ئەمە تەنها بیانوویەکە من ئەڵێم بیانوویەکە و ئیشکردنە لەسەرەوەی کە وازێکەن بێزارت کەن کتێبەت بۆ کتێبەکە نەتوانی دەکەی قەدەغەیکەن یا ساخیکەن سانسۆرە خەنە سەر پێم وایە ئسلوبێکی تازەی زۆر نانا ئینسانی و ناشارستانی و ناژیان دۆستانەیە